ئەگەر لە پێشتر تۆزێ ئەو پەیوەندیە بێسەر و بەر کرابوو ئەوە بەشێکی پەیوەندی بە کێشەکانی نێوخۆ هەبوو. ئێستا ئەو دوای کۆنگرە بەرنامەیەکی تازە هەیە کە پەیوەندیەکانی یەکێتی سەر لە نوێ ئەکتیڤ بکرێتەوە لەگە سەرجەم حیزبە کوردستانیەکان و بە تایبەتیش لەگەوانەی کە زۆر نزیکن لە یەکێتی کاکە هەمە خۆیەکو شەخص تاریخێکی هەیە لەگەر سەرۆک مام جەلال بەڕەحمەت بی بۆی ئەم عیلاقە گەرم کەینەوە ئەکتیڤ کەینەوە. ئەمڕۆ کوردستان خۆتان دەزانن بارودۆخی کوردستان قەیرانی زۆرمانەیە کێشەی زۆرمانەیە چێژتانەی کە زۆر گرینگە یەک ریزینێ خۆی خۆمانە کە دەتوانین بەشێ لەم قەیرانانە لەسەر خۆمان سوک بکەین کاوەش پەیوەندی بە یەک ریزینێ خۆی حیزبەکانەوە هەیە چکە یەک ریزینێ خۆی ملەتەکە بریتە لە یەک ریزینێ خۆی حیزبەکان هەوێنی ئەم یەک ریزیەیە. ئەو مەسەلەی لامەرکەزیەک بوو لەو شتانە کە خۆتان دەزان لامەرکەزی لە دەستور هاتووە فیدراالیە لە دەستوری عێراق هاتووە لامەرکەزیەت لە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان لە ڕێککەوتنی لێوان یەکێتی و پارتی گۆڕان و پارتیەوە هاتووە و لە بەرنامەی حکوومەت هاتووە. یعنی نابی تەفسیری خراپی بۆ بکرێ. ئەمە هەر وڵاتێکی بەهێز لە دنیا ئەوەیە کە بەڕاستی لامەرکەزی فیدراالیەت بۆ ناوچەکان هەبی. کۆبنەوەکە ئاخر جوار ئەوە بوو کە ئەوەی هەڵوەشایەوە لە نایەن یەکێتیەوە قسەکانی هێمن هەورامی کە هیچ پەیوەندی بە مەسەلەی پەرلەمانەوە نەبوو. هێرشێکی زۆری بە ناڕەوا کردە سەر یەکێتی وەکو ناڕازیەک ئەم کۆبنەوەی هەڵوەشاندۆتەوە. بەڵام ئومێد دەکەن کە لەو ڕۆژانە خۆ ئێمە ناتوانین کۆنەبینەوە لەگە پارتی بەبێ پارتی و یەکێتی هیچ چەکرێ ئەو جەلایەنە سیاسەکانی تر لەبەرەوەی هەوڵ هەیە ئێستا بەڕاستی کە کۆبنەوەکە بکرێت لە نێوانماندا و ئەو کێشانە هەیە چکە بەڕاستی مەکتەبی سیاسی هەردوو حیزب کێشە لە نێوان ئەگەر هەردوو حیزب هەبی مەکتەبی سیاسی هەردوو لە ناوی غائبی. یعنی چکە ڕاستە حکوومەت هەیە پەرلەمان هەیە ئۆرگانی تر هەیە بەڵام یەکێتی و پارتی کە دەگوتری یەکێتی و پارتی ینی دوو حیزبی سیاسی بۆیە سەروی ئەم دوو حیزبە سیاسیە مەکتەبی سیاسیە دەبێت لە پێش هەموو لایەنێک ئەم دوو ئۆرگانە هەوڵدەن کێشەکانی نێوانیان چارەسەر کرد. و بە تایبەتی دنیای دوای کۆرۆنا نەوەیەکی ترە بۆیە ئەوانە گرنگن ئەو یەکبینی و ئەو دەست پێشخەریش لا ئێمە بەرز نرخێنین و سوپاسیان نەکەین بۆیە ئومێد دەکەین کە بتوانین هەنگاوی باشتر بنین و سەردانەکە سەردانێکی دۆستانەیە و لە نزیکەوە باسی هەموو ئەو ڕووداوانەمان کرد کە جەنەبی کاقادری شەرەتی پێدا باسی ئەو مۆزوعانەمان کرد و باسی چارەسەری کێشەکانمان کرد باسی نێشتنی گرجەکانمان کرد باسی یەکهەڵوێستی خەڵکی کوردستان بە پێکەوە بە یەک دەنگی یەک هەڵوێستی سیاسی بەرامبەر بە ڕووداوەکان باسی حکوومەتی نوێ عێراق ئەمانە باسەکانمان لە سواسیەوەیەدا بوو. پارتی دموکراتی کوردستان و ئەو هێزانی کە ئێستا لە حکوومەتەن خۆی بۆ خۆی بەرنامەی شایعی هەڵبژاردننی ژەر بۆ لامەرکەزی بووە بەڵام چۆن ممارەسەی لامەرکەزی بکرێت جێبەجێکردنی قەرارەکان بکرێت مەسەلا قەرارەکان هەیە حکوومەت هەیە داوێتی مەسەلا ئەنجومەنی پارێزگاکان خۆی بۆ خۆی لامەرکەزیە بەڵام ئەمانە پێویستی بەوە هەیە وردەکاریەکان بۆ شتێکی بچووک لە محافەزەیەکەوە لە ناحەیەکەوە نەچی بۆ شوێنێکی تریا بۆ پایتەخت ئەمانە لێرە چارەسەر بکرێت. تەنها مۆزوعەکان جێبەجێکردنی قەرارەکانە نەک ئەوەی کە قەرارێکی تازە بێت ئەمانە هەمووی قەرار دراوە